پارێزەر حەسەن ئەحمەد خەڵکی دەربەنی خانم وەکو هاوڵاتیەکم بۆ هاتوو بۆ بازار بۆ کڕینی شتومەک و سەوز و میوە من پێم باش بوو کە ئەم پرۆژەیە بەڕاستی جەماعەت ژینگەی ڕێکخراوی ژەنگە پارێزی کە ئەمەیانە کردووە بە حەقیقەت دەستخۆشییان لێ یەکەم چونکە ئەمە ژینگە ئەپارێزێت و ئەم شتێشە کە کردویانە ئەو شتانە دوورە خاتوە لێمانەم پلاستیک و نایلۆن و بەکارهێنانیە کە زۆر زەرمەندە بە ژینگە من زۆر دەستخۆشییان لێ یەکەم و هیوادارم هەموو کەسێ پابند بێ بەو ڕێنمایەکە ئەوان دەریەکەن بۆ دوورکەوتنەوە لە بەکارهێنانی پلاستیک و نایلۆن کە هەمووی زەرمەندی هەیە بۆ سەحەتی ئینسان و بۆ تەندروستی و ئەو نەخۆشیانە بەڕاستی دیارە هەمووی بۆ ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی ئەو وەسائلانەی کە هەمووی زۆر دوورە لە شتی تەندروستیەوە من بە شتێکی دەستخۆشییان یەکەم بە شتێکی باش زۆر سپاسان.